خۆشەویست بە تایبەت خوێندکارانی بەڕێز من شاهۆ مەحمودیم وەرزی نوێی بەرنامەی گزینگتان پێشکەشەکەم ئەو جۆرە کە پێشووتر ڕامانگەیاند بوو بەرنامەی گزینگ بەرنمەیەکە لە نێوان بەرنمەیەکە سەبارەت بە پرسە خوێندکاریەکان و پرسە پەیوەندیدارەکان لە نێوان زانستگا و کۆمەڵگا لە قسمەتی یەکی وەرزی دووهەمی بەرنامەی گزینگ میوانداری بە ڕێزێکەکەین بۆ پرسینی چەندانە پرسیار وەکو ئیسلامی سیزەبوونی کتێبەکان و ڕشتەکان چ کاریگەریەکی لەسەر خوێندکاران و چالاکیەکانیان هەیە یا ئەوەی کە دابینکردنی دوو واحد زمانی دایکی لە یەک دانشگای پارێزگایەکە چ کاریگەریەکی لەسەر هەرو خوێندکارانە هەیە بەڵام بەر لەوەی کە بڕۆنە خزمەت میوانی بەڕێزی بەرنامەی گزینگ هاوکارانم راپۆرتێکیان ئامادە کردووە پێشکەشتانەکە ئەم ساڵیش لە کاتێکدا خوێندکاران و قوتابیانی خوازیاری فێربوون بەرەو قوتابخانەکان و زانستگاکان دەڕۆن و قۆناغێکی دیکە دەست پێ دەکەن کە سیستمی خوێندن و پەروەردە لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی لە هەمیشە زیاتر لەسەر بنەما ئایدۆلۆژی و ئاینیەکی تایبەت سیاسەتەکانی ساڵانی ڕابردووی خۆی درێژە پێدەدات سێبەری ئەم سیاسەتە پڕ لە هەڵاواردن پاش زیاتر لە 35 ساڵ بەسەر گشتیەتی سیستمی خوێندن و پەروەردە لە وڵاتێکدا کە ئاوردانەوەیەکی خێرا لە ئامارەکانی تایبەت بەم بوارە پیشاندەری گەلێک خەساری بەرچاو ئاکامێکی جگە لە دژایەتی لەگەڵ ستانداردە جیهانیەکان و زانستیەکانی پەروەردە و خوێندنی لێ نەکەوتوەتەوە ئێستش لە وڵاتێکدا کە حکوومەتەکەی بە درێژایی 3 دەیەونیوی ڕابردوو بانگەوازی بنەبڕکردنی نەخوێندەواری دەکات بە وتەی جێگری وەزارەتی فێرکردن و پەروەردە زیاتر لە 20 ملیۆن نەخوێندەوار و کەم خوێندەواری لە گروپی تەمەنی نێوان 10 تا 49 ساڵ تێدایە ئەم ئامارانە ئەگەرچی لە مەیدانی واقعی کۆمەلگا لەوە زیاترە کە بەرپرسانی دەوڵەتی ئاماژەی پێدەکەن سەرباری ئەوەش هشتا ڕەوتی وازهێنان لە خوێندن و بێهیوایی بە داهاتووی خوێندن و پەروەردە لە ئێران بە زۆر هۆکاری وەک فەلاکەتی ئابووری سیستمی سەقەت و نەزانستی پەروەردە سێبەری ئەمنیەتی لەسەر ناوەندەکانی خوێندن و هەڵاواردنی ڕۆژانە و هەتەت ڕوو لە زیادبوونە لەلایەکی دیکەوە ئەگەرچی لە یاسای بنچینەی کۆماری ئیسلامی و لە خەڵکانی 15 و 19 و 22 و 23دا بە فەرمی دان بەوە دانراوە کە نابێ لە باری کولتوری و کۆمەڵایەتیدا هەڵاواردن هەبێت و خوێندنی نەتەوەکانی دیکەی ئێران بەڕەسمی ناسراوە بەڵام دەبینین لە 35 ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی تەنانەت یاساکانی خۆشی بەڕێو نابات و منداڵانی نەتەوە جیاوازەکانی ئێران لە دەرس خوێندن بە زمانی دایکی خۆیان بێبەش کراون کەواتە لە سیستمێکی پەروەردەیەکیدا کە بەشی زۆری نەی منداڵانی قوتابی سەر بە نەتەوە جیاوازەکانی دانیشتووی ئێرانن هێشتا تەنیا بە زەبری زمانی نەتەوەی باڵادەست یاسەتی تاکە زمانی لە ناوەندەکانی خوێندن و قەدەغەبوونی خوێندن بە زمانی دایکی نەتەوەکانی دیکە وەک گەورەترین هەڵاواردنی پەروەردە لە ئێران و وەک زایەڵەی ڕوانگەی ئەمنیەتی حاکم ڕەچاو دەکرێت ئەم سیاسەتە لە سەردەمگەلێکی دیاریکراودا هەوڵدراوە بە ڕەواڵەت بگۆڕدرێت و لە ئاکامدا بە گشتی بڵێنە درۆینەکانی سەردەمی ڕفۆرمخوازانی دەوڵەتی هەتا سەردەمی ڕۆحانی دەستکایەیەکی پرۆپاگەندەی سەردەمی هەڵبژاردنەکان بۆ ڕاکێشانی خەڵکی ئەم ناوچانە و بردنەسەرەوەی ڕژەی دەنگەکان و پشتیوانی لە خۆیان بووە ئاشکرایە کە پاراستنی زمان پاراستنی بەشێکی هەرەگرنگی شۆناسی نەتەوەیەکە و بەردەوامبوون و پارێزگاری لە کولتوری هەر نەتەوەیەک کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر خەمڵێنی کەسێتی و گەشەی کولتوری ئەو کۆمەڵگاش لە جارنامەی جیهانی مافی مرۆڤیشدا بە ئاشکرا پێداگری لەسەر بەڕەسمی ناسینی خوێندن بە زمانی دایکی کراوە و دەوڵەتەکان بانگەشە دەکات بۆ ئەوەی ئەو مافە بەڕەسمی بناسن و ڕێزی لێبگرن ڕێگەنەدان و قەدەغەبوونی ڕێکخراوەکانی سربەخۆی قوتابیان و خوێندکاران بە دوور لە چاوەدێری بەسیج و حراسەتی ناوەندەکانی خوێندن بەرەبەستێکی دیکە و سیاسەتێکی دژەزانستیە کە ڕێگە لە وزە و چالاکیە سربەخۆکانی ئەم توێژە گرنگە وە پڕبایەخەی کۆمەلگا دەگرێت و بەرەو داهاتوویەکی پڕ لە هەڵدێر و نادیار پاڵیان پێوە دەنێت بە کورتی سوکایەتی توندوتیژی و ئەمنیەتیکردنی ناوەندەکانی زانست و خوێندن بەرهەمی ڕوانینی ئایدۆلۆژیکی سیستمی حاکم بۆ پرسی خوێندن و هەوڵ بۆ ئیسلامیزەکردنی یەکجاری ئەم بوارە
سەرەڕای ئەم لەمپەڕانە خوێندکاران و قوتابیانی سربەزی و لە کوردستانی پیرۆز هەوڵیان داوە بە شێوەی جیاواز دەنگی ناڕەزایەتی خۆیان بە گوێی سیستمی زاڵ و بەرپرسان بگەێن و بەشێک لە چالاکیانی خۆیان بە شێوەیەکی سربەخۆیانە و یان بە کەڵک وەرگرتن لە دەرفەتە بەرتەسکەکاندا ئۆرگانیزە کردووە و زیندووی جموجۆڵ و هەست و خواستی نێوخوازی خۆیان لە بوارگەلێ جیاوازدا پیشان داوە. بێگومان خوێندکاران و قوتابیانی سربەزی و بوێر سەرمایەیەکی گرنگ و پڕبایەخەکانی داهاتووی کۆمەلگان کە دەبێ بە ڕوانگەی زانستی ڕێز لە خواست و پێویستیەکانیان بگیردرێت. لە بەشی دومی بەرنامەکەمان میوانداری میوانی بەڕێز کەوسەر فەتاحیەکەین. کەوسەر بەخێربی بۆ وەکو پرسیاری یەک پرسیارمانەوەسە لە جەنابتان کە ئەمساڵیش وەکو ساڵانی ڕابردوو قوتابیان و خوێندکاران بۆ زانستگاکان و قوتابخانەکانیان دەڕۆن. ئەمە لە حاڵێکە سیستمی پەروەردە لە ژێر دەسەڵاتێکی ئاینی و مەزهەبیە. ئەم شتە ئێوە بۆ خۆتان چۆنێ بینن؟ دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە ئێستای کۆماری ئیسلامی و وڵاتی ئێمەدا چەند شت دەبێت لە بەرچاو بگری. یەکەم کۆماری ئیسلامی بە درێژایی مێژووی خۆی بە درێژایی مێژووی تەبعیز و فشار و تۆقانێک کە بە تایبەتی بۆ سەر قشری خوێندکار هەیبووە زۆری لەم وعدە وعیدانە داوە و زۆری لەم چۆن بڵێم تەبلیغە پێوە کردووە کە هەر دەوڵەتێکی کە تازە هاتووە سەرکار کۆمەڵێک وعدەی پێبووە کە فەزای دانشگا ئاوای لێ دێت تەبعیز نابێت لە نێو دانشگا بێ. ئەسەن ئێمە لە سەردەمێک داین لە کۆماری ئیسلامیدا کە ئێمە باز لە تەفکێکی جنسیەتی دەکەن کە شتێکێکە قڕونوەستاییە بەڕاستی تۆ بتێ حتا تەفکیکی جنسیەتی هاتوۆتە سەر مەسلەی کار و مەسلەی ئەتا ڕشتەکانیش تەفکیک کراوە بەڵێ دەبینی ڕشتێک تەحسیلی دێنی اختصاصی دەدەی بە جنسیەتێک حیز معنایەکی نێ بەڕاستی تۆ چۆن جنسیەتی ئەو ڕشتەیە هەڵدەسەنگێنی و اختصاصی دەدەی بە جنسیەتێک. بۆ ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامیەک ڕوبەڕووین لەگەڵ وڵاتێک ڕوبەڕووین کە فاکتەرەکان تێدا تۆزێک جیاوازترە و دەبێ وردبینانەتر لێ بکۆڵینەوە. مەسەلەی دەستپێکی تازەی خوێندن و لە فەزای ئێستادا ئێمە دەبێت چەند شت لەبەرچاو بگرین. ئێستا ئەو هەوڵەی کۆماری ئیسلامی بۆ کۆنتترۆلی دانشگا لەبەر چیە؟ لەبەرەوەی خۆی دانشگا و قوتابخانە و بە تایبەتی زانکۆکان دانشگاکان مەکۆی هەڵقوڵانی شۆڕش و هەڵقوڵانی بزوتنەوە و ئەسەمبیری جیاواز و ینی دانشجو لە دانشگایە کە فێری نەقد دەبێت فێری ڕوبەڕووبوونەوە دەبێت لەگەڵ ئەو فەزا حاکمێکە هەیە. بۆیە بە درێژایی مێژووی خۆی لە فەزای دانشگا ترساوە هەوڵی داوە بۆی کە پێشی پێ بگرێ بە چەندین شێوەی جۆرا و جۆر کە ئەگەر مەجای بەرنامەکە ئیزنمان بدەم باسی سەردەمی دەستپێکی ئینقلابی ئیسلامیە شۆڕشی گەلانی ئێران دەکەم کە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی وە هاتنە سەرکاری خۆمینی وەک ڕێبەری کۆماری ئیسلامی یەکەم هەنگاوی نگریس و ناحەزی بۆ سەر دانشگاکانەوە بوو کە بڕیاریدا کە فەزای دانشگاکان بەو شێوەیە کۆنتترۆل بکە حتا بڕیاری شوڕشیدا کە سپا و هێزە چەکدارەکانی ناردە دانشگاوە لە دوای ناردنی ئەو هێزش بۆ ماوەی 2 ساڵ حتا دانشگاکانی لە ئێران تەعتیل کرد کە بەو هەیوایی کە بیهەوێ مۆرکی خۆیان بدەن لە فەزای دانشگاوە پەروەردەی خۆیان بدەن لە فەزای دانشگا کە نەیانتوانی و جێبەجێ نەبوو. یانێ بەڕایەوە بەردەوام ئەم تەلاشە کراوە کە بەنەوە دانشگاکان بە ئستانداردی خۆیان دەبرن بەڵام لە درێژایی هەم مێژووی کۆماری ئیسلامی هەم بەر لە کۆماری ئیسلامی و هەر بە درێژایی مێژوو پێم وابێ بەر بە خوێندکاری قشری نوخبە نەگیراوە. وەکو پرسیاری دووهەم ساڵی نوێی خوێندن ئەو جۆرە کە ئاگادارن دەستی پێکردووە چالاکی خوێندکاران لە زانستگاکان بەرەو دەستپێکردنە و لەوانەیە لە چەندانە زانستگایشا دەستی پێکردوێت. بەڕای ئێوە هەڵسوکەوتی حکوومەت لە هەمبەر چالاکانی خوێندکاری لەم خولە جیاوازیەکی تێدا بەدی ئەکرێتیانە؟ لە یەک ڕوانگەەوە دەتوانی بڵێ جیاوازی هەیە ئەویش من دەڵێم کە ناحەزانەتر و زەعیفتر خەریکە هەڵسوکەوت دەکات لەگەڵ چالاکیانەوە هەوڵ دەدا بۆی پێشیان پێ بکرێت. لە پێشوودا کۆماری ئیسلامی لە کارتێک ڕوبەڕوو دەبەوە لەگەڵ
ئەو فەزا حاکمێنی و دانیشگا کە هەم پێگەی جەماوەری زیاتر بوو هەم خۆی قدرەت و بڕاوی زیاتر بوو لە ئاستی نێونەتەوەیشدا و لە ئاستی نێوخۆیشدا حتا و حتا لە نێو کادری ڕاهبەری خۆیاندا یەک دەست و یەک ڕنگ و ئەوە بوون زیاتر ئیدۆلۆژیک بوون بەڵام ئێستا ئەو کاتکە کردی نەیتوانی یعنی ئەو کاتکە گوشاری هێنا بۆ سەر خوێندگاکان بەو هەموو قدرەت و پێگە جەماوەریە کە لە نێو خۆی داهێبوو نەیتوانی بەڵام ئێستایەک چاو لێ بکەین من پێم وایە ئێستا تۆزێک دەتوانین وەکو جۆکیش چاوی لێ بکەینی وەکو شتێکی پێکەنینیش دەتوانین چاوی لێ بکەین وەکە کۆماری ئیسلامی لە شەرایطێکدایە کە تەنانەت هەڵگیری بیرێکی جیاواز لە نێو دانیشگاش نییە ئەوەندە لە خۆی و لە بوونی خۆی لە وجودی خۆی دەترسێت تەنانەت لە لیباس پۆشینی دانیشتجوەکان دەبینی فشار بۆ خوێندکاران دێنە کە قۆڵی کورد لەبەر نەکەن کوڕان یا تیشێر لەبەر نەکەن یا ڕەنگی شار لەبەر نەکەن ینی ئەوەندە زەعیف بووە لە چکولەترین جوڵەش دەترسێت لە میلی جوڵەیەکیش حەست بەوە دەکا کە لەوانەیە گوشار بکەوێتە سەری و لەوانەیە ببێتەوە کاری ڕووخانی بۆیە لە ئێستادا زۆر زیاتر دەیهەوێت فەزاکە کۆنتترۆل بکە حتا دەستی خستۆتە نێو بابەتە دەرسیەکانەوە ئەوەندە زەقی کردوەوە ئەوەندە زاڵی کردو دەیانی وەکو چۆن بڵم وەکو هەشپەیەک دەستی خستۆ بەسەر تەواوی کلێنەکانی دانیشگا بەوەی بهێ کۆنتترۆلی بکاوە ئەو هەموو جیران و ئەو شتانێک کە ئێستای مەشاهدین بە ڕۆژانەیە ئێمە دەبیستین چالاکی خوێندکاری دەستگیر دەکرێت دەخرێتە زیندانەوە یا حکمی بەسەردا ساغ دەبێتەوە یا دەردەکرێت ئەسەن مەسەلەی بەهاییەکان کە بەردەوام لە خوێندنگا دووریان دەکاتەوە یا شتێکی زۆر سەیری دیکەم مەسەلەی خوێندکاری ئەستێرەدارەکە خۆی هەوڵ دەدا بەوەی کە بێت و کەمتر ئەو فەزایە چکۆلەتر بکاتەوە دەست نیشاندەی خۆی بخاتە نێو دانیشگاکانەوە وەک بەسیج و بنیاد شەید و کەسیە حیفەکانی خۆیان ئەو یانە بەڕایەوە پێشووتر سیستمی کۆماری ئیسلامی سیستمێکی متحد و یەکگرتووە بەڵام ئیسە لەو حاڵەتە نەیتوانیوە کۆنتترۆل بکە بەڵام ئیسە کە ئەو شکافانە و ئەو اختلافانە وا ڕوون و ئاشکرایە هەمووانە بینن ئەمە لەم حاڵەتیشە قەتعەن ناتوانێت بەڵام یەکشت لە دەورەی پێشوو یانە دەورانی ڕێژمهوری ئەحمەدی نژاد هەر بەوەی کە ئەو ڕێژمهور بوو بەرپرسانی باڵای زانستگا و سیستمی پەروەردە لە تەیفێکی تۆندڕۆ بوون زۆرتر نەشریە بەسرا زۆرتر دەستگیریەکرا بەڵام لە دەورانی بەدوای ئەم دەورانی بەدوای ڕێژمهوری حەسەن ڕۆحانی بەڕایەوە نەشریەکان کەمێک ئازادتر نەبوون یا ئەوەی کە پەرە بڕێ نەشریە نەدراوە من بەڕاستی بووە بە بڕوای من بەو شێوەیە نەبووە من پێم وایە یەکەم زمانی ئەحمەدی نژاد زمانێکی تایبەت ئەگەر ئێوە بێنی کۆماری ئیسلامی بە سێ دەستە تەقسیم بکەی زمانی دەستپێکی کۆماری ئیسلامی و ئیدۆلۆژیک بوونی و پتەوبوونی لەسەر ئیدۆلۆژیەکەی خۆی و زمانی دوای ئەو زمانی هاتن سەرکاری خاتەمی و دوای ئەو کە زمانی ئەحمەدی نژادە کە جۆکێکی سیاسیە کاتی ئەحمەدی نژاد و زۆر لەسەرەوە قسە کراوە کە زمانی ئەحمەدی نژاد ئەسەن قابلیەتی تەحلیلیشینە لەبەرەوەی ئەوەندە بێ بنەما شتەکانێنی زۆر بە ئاشکرایی هەر ئەو بیرۆکەی کۆماری ئیسلامی بەڵام بە ئاشکرایی بەبێ هیچ فرت و فێڵێک بەڵام ئیسە بە فێڵ و ڕێک ئەوەیە بەستی من ئەوەیە کە ئێستا هەر ئەو فەزایە تێدەگەی هەر ئەو شتەیە بەڵام تۆزێک زبر و زیرەکانەتر و مووی ڕەگی و لە بنەوە کارکردنە دەنا پێم وایە هیچ جیاوازێکی نچون لەبەرەوەی زیندانی خوێندکار کەم نەبووەوە کەم بۆ تۆ لەبەرەوەی ڕۆژنامەوانی دەستگیریەکان بەردەوامە و یانە ئەعدام پەرەی سندووە دەستگیری زیاتر بووە پێم وانە نە یانە لە یەک دانە قاڵبەوە هەرە و کاربەریە لە یەک دانە قاڵبوو ڕۆشتوێستە قاڵبێکی تر هەرە و گیر و گرفتە بەسەر خوێندکاران زاڵە لە سوعالی سێمان لە پرسیاری سێمان لە جەنابتانەوەسەکەن ئێران و بڕێ لە وڵاتانی دنیا سەررجەمیان بە 12 دانە وڵات ناگەیەن لە بڕێک لە ڕشتە زانستیەکانیانە لە ڕشتە مەدەنیەکانیانە یا لە ڕشتە ئەولوم ئینسانیەکانیانە جیاوازیەکیان ناو ڕشتەکانیانە دابین کردووە مەسەڵەن وەکو نمونە ئەتوانین بە ڕشتەی حقوق ئێمە ئیشارە بکەین ڕشتەی حقوق و سەرجەم ڕشتە ئەولوم ئینسانیەکان بە نۆعێک ئیسلامی سیزە بووەسۆ. ئەم شتە ئێوە چۆنە بین؟ وایە هەر
دانانی خودی شورای ئینقلابی فەرهەنگی لە دەستپێکی کۆماری ئیسلامی و خۆی ئەو هەڵگریە و ئیدەیە بوو کە کەسی وەکو عەلی شەریعەت مەداری و کەسی ئاوای تێدا حەسەنی حەبیبی و کەسی کۆمەڵە کەسی لەو بابەتە کاریان تێدا دەکرد. بەڵێ خۆی هەوڵ بوو ئەوە بوو کە فەزای دانیشگا کۆنتترۆل بکرێ بەو شێوەیە، یعنی ئەگەر دوایەوەی کە دەستیان بەسەر خوێندکار داگرت ئیزنیان پێ نەدا کۆبوونەوە بکرێ، جەلەسات و دانیشتن و سەمینار بەرقەرار بکە، هاتن چیان کرد مەسەلەی دانانی حراست و ئەم کۆمەڵە شتێکی لەو بابەتە وە لەوانە قوڵتر و بنەڕەتیتر دەستێوەردانە لە کتێبە دەرسەکاندا بە تایبەتی لە علومی ئینسانی و حقوقیەوە باسان کرد. چۆن یەکەم ئەگەر مەقالەکانی خۆیان و باسکردنەکان و بەحس و گفتوگۆکانی خۆیان جۆ بدەیت لەسەر مەسەلەی ئیسلامیزەکردنی کتێبەکانەوەن دەڵێن ئێمە تەلفیقی علم و دینمان دەمانهەیە لە دانیشگاکان دروست بکەین لەبەرەوەی ئەو کتێبە دەرسیانی کە ئێستا ئێمە بەکەڵکیان دێنین و سەرەکانیان ڕۆژئاوایین هەڵگری بیرۆکەیەکی ڕۆژئاوایین و ئەو کاریگەریش دادنێن لەسەر خوێندکارەکان و تەنانەت باسیشان لە ئوستاد و مامۆستاکانیش کردو کە لەوێ کار دەکەن زۆر بە سەراحەت باسییان لەوە کردو کە دەبێت کەسی خۆمان لە دانیشگاکان بێ کەسێک کە بەسیج بێ و پێگەیەکی چەسپیدە بێ بە تەنەی کۆماری ئیسلامیەوە بۆیە حتا بەحسییان لەوانش کردووە بەحسەکە زۆر زۆر جددیە. ئەو فەزایی کە دروستیان کردووە ئەم ئیسلامی زەکردنی کتێبەکان تەئسیری دیارە لە ئاستێکی کەموە بۆ کورتماوە دەتوانێت تەئسیری ناخۆشی ببێ، بەڵام لە ئاستێکی بەرینتردا ئەگەچایی لێ بکەی تەئسیر ناکاتە سەر خوێندکاران لەبەرەوەی خوێندکاری ئێستا زۆر زۆر ئاگاهترە لەوە خوێندکارێک کە دێتە زانستگا پێشەوەی بێتە زانستگاوە لەگەڵ بیرۆکەکان ئاشنایی هەیە و هەڵبژاردەی خۆشی هەڵبژاردووە تەنیا زانکۆ شۆنێکە بۆ دەربڕینی ئەو بیرۆکەیە و تاوتۆکردنی ئەو بیرۆکەیە لەبەرەوەی لەگەڵ کۆمەڵی کەسی دیکە ڕوبەڕوو دەبێتەوە کە بە هەمان شێوە لە یەک ئاستان وە هەڵگری قسەی جۆرا و جۆرنەوە بە یەکەوە تاوتۆی دەکەن. بۆیە ئیسلامیزەکردنی کتێبەکان ناتوانێت تەئسیردا بنێ لەسەر بیری ئازادی خوازی خوێندکاران و لەسەر بزوتنەوەی خوێندکاری ناتوانێت کاریگەری بێ و تەئسیردا بنێ بە بڕوایم. لە بارە زانستیەکەیەوە چی؟ لەباری زانستیەوە ڕاستە ئێمە ئێستا چاو لێ بکەی لە نێو 50 زانستگای یەکەمی جیهاندا نێوی زانستگاکانی ئێران کەم تاکوتێ وجودی نییە، یعنی دەڕۆین بەرەوە ئاستی کە ئەتباری زانکۆکانی ئێران دێنە خوارێ. ئەوش من دەگەڕێنەوە بۆ ئەو مەسەلەیە کە کۆمەری ئیسلامی خەریکە ئیدۆلۆژیک لەگەڵ علمیش دەجوڵێتەوە کە سیستمی پەروەردە سیستمێکی زانستیەوە ناتوانێت سیستمێکی ئیدۆلۆژیک بێوە فکرێکی بەسەردا زاڵ بکەیت. بۆیە نوعێک گەڕانەوەیە بەرەو دواوە ئەسەم باسی ئەوە دەکەن کە کتێبەکان علمەکان کارمان بۆ نییە کە ڕاضی مەسەلەن بۆ نمونە دەڵێن ڕاضی علمێکی ئیسپاتیە و ئیسلامی ناکرێتەوە دەنا لەوانەیەک سوگرێکی شان ئیسلامی کرد بە بەڵام بۆ مەسلەیەکی وەکو حقوق ئەگەر چاو لێ بکەی ڕاستەوخۆ دەگەڕێتەوە سەر یاسای کۆماری ئیسلامی لەبەرەوەی کۆماری ئیسلامی بە یاسایەکی شەرعی شیعی ئەسنا عەشەری دامەزراوە کە لەسەر بنەمای قورئان و بناغی قورئانە. بۆیە تۆ وەختێک لە کۆماری ئیسلامی دێ چاو لێ دەکات لە وڵاتی ئەودا وەختێک کەسێک وەکو دانیشتووی حقوق دەبێ فارغ و تەحسیل بێ ئاشنا بێ بەو یاسایانەوە یاسای دیکە نەناسێ مافی مرۆڤ نەناسێ و نەپەرژێتە سەر شتی دیکە و ئەم چوارچێوەیەکی داخراوی بۆ دروست بکات لەبەرەوەی سپەینە نەبێتە مووی دەماغی خۆی و کێشەی بۆ ساز بکات چون ئەمە بێتە تەناقوزێ لە نێوان ئەو یاسانەوە بۆ خۆی دای ڕۆشتووە و ئەو یاسانەوە ڕێکخراوەیە وەکو مافی مرۆڤ یا لێبوردنی نێونەتەوەی دابینیان دەکات. بەڵام من لە هەواڵێکا بیستم لە ماوەیەکی ڕابردوو حەسەن ڕۆحانی سەفەری کردووە بۆ دانێ لە پارێزگاکان ئێران و ئۆستاد هەرتاک و سنی لەسەرترۆ بێت ئۆستاترە و پۆختەترە یانە ئۆستادی دانشگا سنێکی بۆ دابین نەکراوە کە ئەم کابرا لە تەمەنی ئەونا بازنشەست بێت. بەڵام بەهۆی ئەوەی کە ئۆستادانە کاریگەریان لەسەر چالاکی خوێندکاری بووەمانە بە بەهانەیەوەی کە سنیان ها لەسەرۆ ئەم کەسانیە بازنشەست کرد و ڕۆژانەی ژەبێنین هەم ئاماری ئێرانی هەم ئاماری بەرپرسانی پەروەردە ئێرانی هەم بە ئامارە خارجیەکانیش ساڵانە نزیک بە 150,000 کەس خوێندکار و ئەو کەسەی کە ئەتوانێت قشری نخبەی کۆمەلگابێ ڕاکاتە دەرو. ئەمەیشە بە نەزەر جەنابتان هەر بەنەوە ڕەبتی هەست بەسەر ئەوەی کە چوارچەوەی خوێندن لە ئێرانە ئاوا مەحدوو دەکرێتەوە یانە من ئەگەر
حقوق خوێنم جگە لە ئیسلام و ئەو یاسانەوە بەپای یاسای ئیسلامی و نووسراوە هیچ تر فێر نابم. ئەخە واقعیەتەوەیە بەڵێ وایە واقعیەتەوەیە تۆ ئەگەر لەگەڵ خوێندکارانی ڕشتەی حقوق قسە بکەی گلەی و بناغەکە ئەوەیە بناشتیان ئەوەیە کە دەڵێن ئێمە هەر دەبێ ئایا و حەدیث و شتی لەو بابەتەوە بخێنینەوە بۆمانە هەڵگری ئەوەی ئێمە لەگەڵەوە بیرۆکەیە ناخێنێتەوە و ناتوانین و ناکرێ و ڕێگای دەربازبوونی نییە و مەحدودە و چکۆلەیە و وە بە ڕشتەکانی دیکەش بەگشتی لە کولدا ئەو فەزایە کە دروستیان کردووە فەزایەکی منفیە و فەزایەکە کاریگەری خراپی دەبێت لە ئاستی زانستیدا لە کولی کۆی گشتی ئێراندا مەسەلەی زانست لە ئێراندا تەسیری منفی دەبێت و دەبێت باز بکرێ و بە هەمووشمان بە هەموو چالاکی خوێندکاریەوە دەبێت هەوڵی ئەوە بدەین کە پێش بەو ئیسلامیزە بوونی فەزایە بگرین لەبەرچی لەبەرەوەی ئەوان خۆیان دەڵێن ئیسلامیزەکردن یانی پێشگرتن بەو بیرۆکانی کە لەگەڵ دین مغایرەتی هەیە ئەخە دەیکاکە زۆر تەوەر هەیە کە لەوانەیە مغایرەتی لەگەڵ ئەو شتێک کە تۆ دەڵێ بیبێ ئەخر تاوانی من چییە من دەبێت هەر لەو فەزاچ کۆلە و بەسراوە و کۆنەدا بمێنمەوە کە تا ئێستاش باسی سەنگسار و تا ئێستاش باسی ئەمکارم بە مەسەلەی دین نیە مەسەلەی دین خۆی وەک مەسەلەیەکی تاک نا ڕشتەی منە نا شاخەیەک کە من تێدا کار بکەم نا ئەسەن بە بڕوای من کێشە دەتوانێت دروست بکات دینێک کە دینێکی سلفی بێن خۆت بێ وەکو ئەبزارێک بۆ عیبادەت و ئەوانە ئیسفادەی لێ بکەی و دیارە دایک و بابانی ئێمە هەموو بەو ڕێگایەدا ڕۆشتون و زەڕیشیان بە کەس نەبووە نیە بەڵام ئیسلامی سیاسی و ئیسلامیزەکردنی فەزایەک کە قدرەتی ئیسلامێنی ئیسلام تێدا دەسەڵاتی بێ ئەوە بڤەیەوە خەتەرەوە دەبێ ئێمە لێ هۆشیار بین دەبێت پێش بگرین بەو فەزا دروست کراوە یانێ لە سەرجەم قسەکانە هەر شتێکی فەردی وازاڵ بێ بەسەر بزوتنەوەیکی جەمعی ئەم شتە خەتەرناکە ئیسە چ ئیسلامی بێت چ فکر من بێ یا فکرێکی فەردی بێت چالەکانی خوێندکاری زۆر تەلاشیان کرد بۆ ئەوەی کە زمانی دایکی لە زانستگاکان یان ئەوەی کە لە قوتابخانەکان تەدریس بکرێت بە دوای ئەوەی کە لەم ڕێگەدا هەزینەیەکی زۆریشترا هەزینەیەک بوو بە ختمبوون بەوەی کە کەسانێک دەستگیر بن کەسانێک ستارەدار بن و زۆرە شت لە چەند مانگی ڕابردوودا لەلایەن وەزارەتی پەروەردەی ئێران و ئەعلام کرا کە 2 واحد زوانی کوردی دابینکراو بۆ زانستگایەک لە پارێزگای کوردستان ئەم شتە ئێوە چۆنێ بینن پرسیارێکی زۆر جوانە دووروژاند و شتێکی زۆر جوان باس کرد پێم خۆش بوو کە ئەو مەسەلەی لێردا باس بکرێ ئەسەن دانانی دوو بابەتی دەرسی بە زمانی دایکی لە نێو خوێندکاکاندا ئەسەن نە ئەو کاریگەری هەیە کە مەسەن پێم وانە جێبەجێ ببێ لە سەرەتادا پێم وانە بڕاتە بواری جێبەجێ بوونەوە ئەگەر بژبێت ئەبەوە ناڵێن پەروەردە بە زمانی دایک ئەو فریودانی ئەو کەسان ڕێک وایە ئەو نابێتە پەروەردە بە زمانی دایک چونکی چاو لێ بکات دوو شێوە لە پەروەردە هەیە دوو شێوە لە تەدریس سازمانە جیهانیەکان باسی دەکەن یەکیان سیستمێکە کە ئەو سیستمەیە کە ئێستا کۆماری ئیسلامی گرتوویەتە بەرەوە دەیهەوێ هەوڵ دەدا بۆچی بۆ مەسەلەن بە ماسماڵیکردنی بە 2 واحد دەرسی بە زمانی دایک و ئەمانە کۆتایی پێبێنێ لە حاڵێکدا تۆ ڕێک جیاواز لەوە ڕێین ڕێک بەرعەکس لەوە ئتفاقن ئەو 2 واحد دەرسی کە پێی زیاد دەبێت زمانی دووەم بێ و بەقی دەرسەکان دەبێت زمانی ئەسڵی و زمانی دایکی بێ لەبەرەوەی نەخێندن بە زمانی دایک لە ڕاستیدا کۆمەڵگای لەگەڵ نۆعێک بێهۆویەتی دووچار دەکانی فەرد دووچاری بێهۆویەتێک دەبێ کە ئەو شتێکی ئێمە ئێستا دەیبینین چاو لێ دەکەی لە دەبیرستانە انتخاب ڕشتە دەکەن وانە لە دەبیرستانیشدا ئێستا کە تەمەنی گەشتوتە ئەو تەمەنەوە خۆی دەبێ خۆی بناسێ ئێستا خۆی ناناسێ لە من و تۆیەک دەپرسێ دەڵێرە من چ ڕشتێک انتخاب بکەم بسمە ڕاضیەوە یا بسمە نۆعێک سەردەرگومیان تێدایە لەبەرەوەی کە تۆ هەر لە یەکەم ڕۆژی کە دەچێ خوێندنگاکانەوە دەچێ قوتابخانەوە لەگەڵ زمانێک ڕوبەڕووی کە هەستی تۆی تێدانێ کە تۆ ناتوانانی خۆتی تێدا ببینیەوە زمانێکە کە تۆ تەقلیدی لێ دەکەی و دەتەوێ ئەخر لە بیرم دیە کتێبە دەرسەکان مثلەن شێعر و کۆمەڵێک داستانت دەخێندەوە کە قورس بوو بەڕاستی تۆ فقط ململانی تۆ لەگەڵ کەلیمەکان بوو کەلیمەکان لێک بدێ بە کوردی دەبێتە چیوە چی بوو لێ حاڵی بی
یعنی ئەسڵی ماهیەتی مەسەلەکە ناگری و ئەسڵی قەزی داستانەکە ناگری و شعرەکە ناگری یعنی چالشێکە لەگەڵ زمانەکە تۆ تا سەردەمێک تا دێەوە هۆشخۆت کە دەبینی فقط ململانێت کردو لەگەڵ زمان بۆی لەباری ئەدەبیەوە مەسەلەن بۆ نمونە ئەدەبیاتی فارسی دەخوێنی خەلەت تێدا ئێستا ئەو قورساییە لە خۆتدا احساس ناکەی و ئەعتماد بە نەفسە لە خۆتدا احساس ناکەی و شتێکی من و تۆیش نییە کە باسی بکەین شتێکی جیهانیە باز دەکرێەوە ئیسبات شودەیە و لە ئاستی علمی ڕەوانشناسیدا باس کراوەکە پەروەردە بە زمانی دایک اتفاقا زۆر کاریگەری هەیە لەسەر پتەوبوونی ئەو فەردە لە نێو کۆمەلگایەدا و بە کەڵکی کۆمەلگاکە زیاتر دێ کە ئێستا هاتوون بە دانانی دوو واحد دەرسی مەسەلەن لە دایانەوە ئەو بارە لەسەر خۆیان لابن لە حاڵێکدا من پێشم وانە جێبەجێبێ یەک مەسەلەی دیکەش ویستم باسی بکەم ئەوەیە ئەسەن سیستمێکی پەروەردە بۆ ئێران گونجاوە کە تێیدا چەند زەبانە بێ سیستمێکی چەند زبانە بێ کە لە هەر شوێنێک چونکە ئێران بەڕاستی دەبێ واقعیتە قبول بکەین و دەبێ قبولی بکا کۆماری ئیسلامی ئێران وڵاتێکی فرەنەتەوەییە و بەلوچی تێدا عەرەبی تێدایە کوردی تێدایە فارسی تێدایە تورکی تێدا ئەزەری تێدا بۆیە ناتوانێ هەموو ئەوانە نادیدە بگرێ تورک و فارس و کورد و عەرەب و هەموو ئەوانە دەبێت لە پەنایەکدا سیستمێکیان بۆدا بمەزرێنێ ئەو سیستەمەش بە بڕوای من سیستمێکە کە دەبێ فرە زمانی بێ لە هەر شوێنێ بە زمانی دایک تەدریس بکرێنی کدێ بە دەرسیەکان بە زمانی دایک بن بۆ منێکی کە مەسەلەن بوومی کوردستان ئەسەم مەسلەیەک باز دەکەن دەڵێن بوومیزەکردنی کتێبەکانە بوومیزەکردنی فەزای خوێندنی کە ئەوەش دیسانەوە ئاوا پارۆکە هێنانەوە یا خراپ لێ حاڵی بوون پانسیۆنەکان و زمانەکان بەڵام وەکو دوایین پرسیار یەکشت بن بەڕێی ئێوە کەسێک 6 ساڵ ئێستا چوەسە وەکو زەمانشا کەسێک 6 ساڵ دەورانی ئەبتدایی یەکگوزارێنێ 3 ساڵ دەورانی ڕاهنمایی هەروەها بە زمان فارسی گوزارێنێ 3-4 ساڵ دەوران دەبیرستان بە زمان فارسی گوزارێنێ دوای فرێک ساڵ دەرس خوێندن ئەڕواتە ناو دانشگا کێژە ڕوا بۆ دانشگا کەسێکە لە باری فکری و باری جسمی و بە بلوغ گەیشتووە بە نەزەر تۆ کەوسەر ئەمە بێ حورمەتی نییە یعنی تۆ دوای 12 ساڵ دەرس خوێندن بە زمان فارسی تێتە سەر کلاسێک لە دانشگا 25-4 ساڵ سنتە دەژن پێت خۆ ئەمە ئەلفبای زوان کوردیە ئەمە وەکو بێ حورمەتیە نایبینی بە دڵنیایەوە کاکشاوە تۆ ختێک خۆت گەیاندۆ بە ئاستێک کە پێت وایە نەزەریە پەردازی خەریکی نەزەریە دەدەی خەریکی قسە دەکەی خەریکی چۆن بڵم گەیشتوویەتە ئاستێک لە شخصیەت کە خۆت سەرووی شتەکانی دیکەەوە دەبینی و دەتەوێت خۆت نیشان بدەی ئەو دەفێ لێ و یەک دەفحا پوتکێک بەسەردا دەکەوێت فەرمودانیشە تۆ لە سەرەتاوە لە ئەلف و بێەوە دەست پێ بکەوە بەڵام بە دڵنیایەوە ئەسەن شتێکی زۆر مضحک و کاریگەریکی زۆر منفیشی دەبێت ئەسەن سیستمی پەروەردە دەبێت لە ئیبتداییەوە لە یەکەم ڕۆژی خوێندنەوە دەبێت بگۆڕدرێت لە یەکەم ڕۆژی خوێندنەوە دەبێت بە زمانی دایک پەروەردەم ئەسەن ئەو کاریگەری منفیکە لەسەر منە ئەو ڕۆژەیە کە من دەچمە مەدرسە و منێکی کە تا ئێستا بە زمانی کوردی بیستومە قسەیان لەگەڵ کردوم دواوم یەک دەفعە دەچمە محیتێکەوە مامۆستاکەم دێ کتێبێک دەدا بە من بە زمانی فارسی ئەسەن دەبینی مامۆستایەکی تورک دەیهوێ زمانی ئینگلیسی بە منێکی کورد حاڵی بکاتەوە وەرە تۆ فکری خۆتی لێ بکەوە بەڵام ئاواکە ئەگەر هەر لە سەرەتای خوێندنەوە وەکو کتێبی فارسی واحدایەکی کوردی وایە هەر لە کلاسیەکەوە کە دانێ خوێنەوار دەست پێ ئەکاتاوەی کە ئەگاتە زانکۆ ئەم کەسە هەم لەبار دەسووری و هەم لەبار زمانناسی و کامەڵ لە زوانەکەی خۆی شارەزا بوو ئەو کاتە ئەچوو بۆ دانشگا ئیتوانی لەسەر زمانێکی تر لەسەر زمانی ئاڵمانی لەسەر زمانی ئینگلیسی وەخت خۆی دابنێت و قەتعەن پەروەردەبوونیش بەمێژ هەر لە درێژەی و قسەی ئێوەشدا من خۆمە کۆی کە من کاری من تەرجمە بووە من خۆم تەخەسوسم لە تەرجمەدا بووە ئەسەن وایە تۆ زمانێک دەتوانانی متەرجمێکی باش بی کە زمانی خۆت باش بناسی من لە پێشبەرنامەکە نەموت ئێوە فۆق لیسانس زەبانن لە شاری بۆکان ئەوە مەبەستم ئەوەیە من وەکو ڕشتێک کە تێدا ڕۆیشت و متەرجمی باش متەرجمێکە کە چییە کە زمانی خۆی باش بناسی ئەخر تۆ چۆن دەتوانی ئەدەبیاتێک یان بۆ نمونە مەسەلێک
ئیستلاحێک لە زمانی ئینگلیسیەوە بیهێنی بیکەی بە زمانی کوردی لە حاڵێکدا تۆ لە زمانی کوردی لە ئاستێکی چکۆلەوە نەچوێتە دەرێ، ینی ئاکادمیک زمانەکەی خۆتت نەخێنیتەوە ئاشنایی نییەوە. ئەم وەرجێڕانە بۆ تۆ کارێکی قورس دەبێت، یان لە ڕشتەکانی دیکەشدا بە هەماشەوە تۆ ناتوانانی ئەو ئێرتباتە لەگەڵی بگری و ئەو ئێرتباتەش بدەی بە دەرەوە. بۆیە پەروەردە دەبێت لە ڕۆژی یەکەمەوە با بە زمانی دایکی خۆم پەروەردە بم، بەڵام لە پاڵیدا ناڵم کە زمانی فارسی خراپە زمانی تورکیەتی، بەڵام وەک واحدی دەرسی کێستا بۆ زمانی کوردی دادنی ئیتفاقەن ئەو کات وەرە مەسەلەن بۆ نمونە زمانی فارسی بۆ من بکە بە واحدێکی دەرسی بۆ منی دابنێ و با من بیخێنم ئاشناییشم لەگەڵ زمانی فارسی بێ لەوە چ باشتر. بەڵێ سپاسانەکەن کەوسەر خان بوون بە میوانی ئەم جاری بەرنامەکەمان، هەروەها سپاس لە ئێوە بینەرانەکەین کە تا ئێستا بینەری بەرنامەی گزینگ بوون. ماڵاوە.